عزیزان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان. بێگومان خۆشەویستی نێوان هاوسەران وەکو گوڵێک وەکو نەمامێک وایە کە پێویستە ڕۆژانە ئاو بدرێت و گرنگی پێدرێت هەوتاوەکو سیز نەبێت و لەناو نەچێت. نەک تەنها ئەوەی لە ساڵێکدا یەک ڕۆژی بۆ دیاری بکرێت و لە ڕۆژەدا هەموو خۆشەویستی خۆت بۆ هاوسەرەکەت یاخود بۆ دایک و باوکت یاخود بۆ خوشێکت کە خۆشت دەوێت دەرببڕیت. ئێمە باس لەوە دەکەی بزانین ئایا کاریگەری خراپەکانی دیاریکردنی ڕۆژێک تەنها ڕۆژێک بۆ خۆشەویستی لە 365 ڕۆژدا چ کارگەرێکی خراپی دەبێت؟ ئایا پەیوەندی نێوان هاوسەران لەوەی کە تەنها ڕۆژێک دیاری بکەن بۆی خۆشەویستی خۆیان دەرببڕن چ کاریگەری و لێکەوتێکی خراپی لە دەکەوێتەوە کە بێگومان پێویستە هاوسەران هەموو ڕۆژێک خۆشەویستی خۆیان بۆ یەکتری دەرببڕن لە هاوکاریکردنی یەکترەوە لە ڕێزگرتنی یەکترەوە لە دەربڕینی خۆشەویستی بە وشەی خۆشم دەوێت بۆ یەکتری ئەمانە هەمووی کاریگەری یاخود بکو بڵین دەربڕینێکە بۆ ئەوەی کە تۆ کەسی بەرامبەرت خۆش دەوێت. باس لەوە دەکەین بزانین ئایا پێویستە ئێمە چۆن خۆشەویستی نێوان هاوسەران زیاتر بکەین و هەروەها هەموو دقێک و هەموو سانێک و هەموو چرکەیەک ئێمە پێویستە خۆشەویستی خۆمان دەبڕین بۆ کەسی بەرامبەرمان ئایا هاوسەرمان بێت یاخود دایک و باوکمان بە یاخود خوشک و برامان بێت. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەدرێ ئیسماعیل چالاکوانی مافەکانی ئافرەتان کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. زۆر بەخێر خاتو بەدرێ. خاتو بەدرێ ئایا پێویستە بۆ خۆشەویستی نێوان هاوسەران ڕۆژێکی دیاریکراوە یاخود دقە و سانێکی دیاریکراوبوونی هەبێت؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشی بۆ جەنابتان لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئازیزی پەیام و سڵاو و ڕێزم هەیە بۆ ئەم سەربازە و نانە خوا موفەقیان کە ئینشاڵڵا. سەبارەت بە دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ خۆشەویستی ئەوەی کە ئێمە دەرکمان پێکرد بێ خۆشبەختانەوە جێگەی خۆشحاڵیە بابەتەکە بە جۆرێک لە جۆرەکان ئاراستەکەی گۆڕاوە. ڕۆژی خۆشەویستی کە بە زمانەکەی تر ڤالانتاینی پێوترا تایبەت کرابوو بە خۆشەویستی سۆزداری و ئەوینداری و غەریزی بۆ تاکەکان و گەنجەکان و کوڕکچەکان بەڵامەوەی جێگەی خۆشحاڵیە لایەنە چۆنەڵی ئیجابیەکان و ڕێکخراوە ئیجابیەکان و لایەنە ئیسلامیەکان و ئەوانەی کە بۆ نمونە ڕۆڵ و پێگە و چۆنەڵی مەکانەتی باشیان هەیە لە پەروەردەی تاک و خێزان و کۆمەڵگەدا وایان کرد کە ئەم بۆنەیە یاخود ئەم بابەتە لە مەترسیداریەوە بیبن بۆ حاڵەتێکی چۆنەڵی جیاواز و بۆ حاڵەتێکی نۆرمەڵ کە خۆشەویستی چەند جۆرێکی هەیە و خۆشەویستی گشتگیرە و خۆشەویستی ئەمە بەرتەسک ناکەینەوە تەنها لە بینی کچ و کوڕێکدا کە بە سۆزداری و بە ئیختیڵات و بە بێشەرعی و بە سۆزداری و بە ئەوینداری و بە زمانەکەی تر کە بابەتی کەپڵی و کەپڵاندن و ئەمانەیە تەنها ئەوە نییە. تەبان ئێمە خۆشەویستی دەکەین بە چەند بەشێکەوە خۆشەویستی ڕۆحیمان هەیە ئەمە بابەتی ڕەبانیەتە و خۆشەویستی خێزانی و کەسیمان هەیە ئەمە شەر دوایی لە شیکار و ڕاباچینە سەر ناوەڕۆکەکەی و خۆشەویستی غەریزی و سۆزداریشمان هەیە. بۆیە ئەم سێ جۆر خۆشەویستی هەن ئێمە لەم ڕۆژەدا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا شیکاری هەر سێ بابەتەکە دەکەین بزانین ئێمە وەک کۆمەلگایەکی ڕەسەن وەک کۆمەلگایەکی خاوەن پەیام وەک کۆمەلگایەکی ئیماندار و ئایندۆست لەکوێ ئەو سێ خاڵەداین. طبعاً یەکەم خاڵکەمە باسی خۆشەویستی ڕۆحی بکەین پێش خۆشەویستی تاک و کەسی و خێزانی. خۆشەویستی و عەشق دوشتی لێک جیاوازن. عەشق بوون ئیترەوەیە کەیتر بە تەواوەتی ئالوودە و مدمینی ئەو شتە بیکە عەشقی بووی و خۆشەویستی ژوەکە هەست و خۆشەویستیت بۆ یەبێ کەواتەمە دوشتی لێک جیاوازن. خۆشەویستی ڕوحی خۆشەویستی ڕەبانیەتە. هەر یەکێک لێمە وەکو ئیماندار وەکو ئەهلی دین وەکو قورئان خوێن وەکو باڵاپۆش وەکو خاوەن پەیام وەکو تاکێکی ئیسلامی خۆشەویستێکی زۆر بەرچاومان بۆ خوای پەروەردگارێ لە خۆشەویستی گەیشتە بۆ کە ئێمە عاشقی ڕێبازەکەی خوای پەروەردگار بین عاشقی ڕێبازەکەی محەممەد المستەفا بین عەلەیهی سەڵام عاشقی پەیامەکەی بین کە قورئانی پیرۆزە کە سونەتە بەرزی پیرۆزەکانیەتی ئەمە خۆشەویستی ڕۆحیە ئەمە لە بینی عەبد و خوای پەروەردگارە دروست دەبێ کەواتە خۆشەویستی عەبد بۆ ڕەبانیەت زۆر مهمە ئەمە خاڵێکی زۆر ئیجابیە هەموو ڕۆژێک هەموو کاتێک هەموو ساتێک هەموو ساڵێک ئێمە خۆشەویستی لەگەڵ خوای پەروەردگاران نییە دەکەینەوە بە لە دەرگادانی تەوبە بەگرێ بەستن لەگەڵ پەروەردگار
بە جێبەجێکردنی فەرایزەکان بە خۆراکی ڕۆح کە بەنداتی و عیبادەتە هەموو ئەمانە گرنگە ئێمە ڕۆژانە لە دەرگای تەوبەی خوا دەدەین کە خۆشبەختانە ڕۆژی خۆشەویستی نزیکە لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان و دەستکەوتە گرنگەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمڕۆ زیاتر خۆمان ئاوێتەی خوا و دینەکەی دەکەین و پەیمانی پێدەدێن ئەمڕۆ کە ڕۆژی خۆشەویستیە خۆشەویستی بۆ دینی خوا دووپات ئەەکەینەوە خۆشەویستی تاک و خێزان یا کەسی و خێزان شتێکی چۆنەڵی ئەمیش بە هەمان شێوە جیاوازە ئەوەی جەنابەت ئیشارەت پێدا خۆشەویستی خێزان پلە پلەیە خۆشەویستی دایک پلەیەکە هی باوک پلەیەکە هی برا پلەیەکە هی هاوسەر پلەیەکە هی مناڵ پلەیەکە خۆشەویستی هاوسەر پلەیەکی تایبەتمەند و جیاوازە بۆیە گرنگە ئەو دوو کەسێک کە بنە حەڵاڵی یەکتر ئاوێتەی یەکترە بن عشق و ئەوینداری بۆ یەکتری دەرەبڕن بە حەڵاڵ ممارەسە و ئەوەی بابەتی ژیانەکەن ئەمە گرنگترینە ئینسان کاتێک کە ئەهلی ئیمانە خۆی لە تەواوی حرامەکان و بەرکەوتنەکان و اختلااتەکان و پەیوەندیە نادروستەکان کە نامۆن بە دین و نامۆن بە عرف و عاداتی کۆمەلگا دەپارێزی و کاتێک ئەم دوو کەسە کە بە میثاق غەلیظ خوای گەورە بەو گرێبەستە گەورە قورسە ناوی ئەبا کە ئەڵێن میلە ئەم میثاق غەلیظ واتە گرێبەستێکی زۆر قورسە زۆر گرانە زۆر بەهادارە زۆر چۆنەڵی پیرۆزە مەفروزە کوڕەکان پیرۆز عنی پارێزگاری لەو مەکانەتە گەورە لەو گرێبەستە پڕبەهایە بکەن و ئافرەتەکانیش بە هەمان شێوە بۆیە ئەو کاتێک کە ئەم گرێبەستە دروست دەبێ ئەم کوڕۆکچە ئاوێتەی یەکترە بن ئەوینداری یەکترە بن عاشقی یەکترە بن خۆشەویستی بۆ یەک دەدەبڕن بە ئەمەکەوە تاوەکو دنیا تاژیانیان پێکەوەیە بە خۆشەویستی ئەمێنەوە ئەمە ژن و مێردێک کە وعیەتی دینیان هەبێ و چۆنەڵی ژن و مێردێک من کە بە معنای کەلیمە لەواتای خێزانداری و خێزاندۆستی و خێزانسازی تێبگەن ئەمە گرنگە بۆ ئێمە بابەتی خۆشەویستی لە بینی دوو هاوسەرە بەردەستک ناکەن و تەنها لە ڕۆژێکە هەموو کات و سات و چرکەیەکەوە بێ خۆشەویستی کەسیشێ جاری وایە هاوڕێیەکە هاوپیشەیەکتە بە بۆنەی تێکەڵاوبوونەوە خۆشەویستیەکت بۆی هەیە و خصوصیاتی پارێزی مەکانەتی پارێزی هاوکاری ئەەکەی هەموو یەکێک لە بەانە خۆشەویستی سۆزداریمان هەیە ئەمە بە پێوەری شەرع ئەم خۆشەویستیە سەر تاپە لە ماو زانایان ڕەتیەکەنەوە لە بابەتی دروستکردنی پەیوەندی حرام سۆزداری و خۆشەویستی دەبڕین بۆ ڕگەزی بەرامبەر کە حەڵاڵی تۆنیە ئیختلاات و تێکەڵاوی چات و چاتکاری بۆ نمونە پەیوەندی حرام و چوونە دەرەوە بەرکەوتن لەگەڵ ڕگەزی بەرامبەر بە حرام هەموو ئەمانە هێڵی سوورن بەداخەوە جاری وایە لە هەنێک لە خێزانەکان ئەم بابەتە بە ناوی ئازادیەوە بۆ مناڵەکان چۆنەڵی ئیسtisناکەن یا کاراسانیان بۆکەن لە ڕۆژی خۆشەویستی زۆر چۆنەڵی بێباکانە دوور لە بابەتی شەرمنیانە گوڵەکەی خۆی پیشانی دایک و باوکێدا کە لەلایەن ئەوین کەپڵەکەیەوە یا خۆشەویستەکەیەوە بۆی هاتووە بۆی ئەمە بابەتێکە لەگەڵ دینایەک ناگرێتەوە لەگەڵ پێوەری شەرعایەک ناگرێتەوە لەگەڵ خێزانە بە ئەمەک و چاک و ڕەسەنەکانە یەک ناگرێتەوە نامۆیە بە عادات و عرفی کۆمەلگا ئێمە لە ڕۆژ ئاوانی لە وڵاتێکی ئیماندار و ئایندۆست و دین پەروەرە ئاژین بۆیە ئەلحەمدولیلە ئەم بابەتە هەتا بڵێ لایەنە ئیسلامیەکان ئەوە ڕۆڵی ئیجابیان هەبوو و ڕێکخراوە ئافرەتیان ئیسلامیەکان ئەوەندە ڕۆڵ ئیجابیانە بووە ستۆپیان تا ڕادەیەک ناڵم بنە بڕبووە ئەم بابەتە تا ڕادەیەک کەم بۆتەوە خەڵکی وشیارە گەنجەکان وشیارن لەبەرەوەی گەنجەکان زۆرێک خەسارەتمەند بوون لە ئەم بابەتی سۆزداریە حرامە ئەلحەمدوللا تا ڕادەیەکی باش خەڵک وشیارە بۆیە ئێمە خۆشەویستی ڕاستەقینە لە بینی هاوسەر و خێزانەکانە دابەژەکەین حتمما مامۆستا حکمت ئەبێت حکمتێکە بێلەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلامیان پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە چوارچێوەی شەرعیە لە چوارچێی هاوسەردا ئەنی ئەمەی دانا ئەم بوونی خۆشەویستیە چ زیانێکی بۆ کۆمەلگا ئەبێت چ زیانێکی بۆ دابوونەریتمانە بێت بەدەل لە پرۆسی هاوسەرگیری بوونی خۆشەویستی و ئیلاقات و ئەم شتانە چ کۆمەلگا ئەمە چ زەرمەند دەبێت خێزانەکان چ زەرمەند دەبن ئەگەر شتێکی لەم چەشنە ڕووبات کاکدانیار طبعا بابەتی قەدەغەکردنی هەر شتێک کە ئاینی پیرۆزی ئیسلام بە حرامی دانابێ ئیلا سوودی بۆ تاکەکە هەیە سوودی بۆ خێزان هەیە سوودی بۆ کۆمەلگا هەیە بابەتی حرامکردنی سۆزداری یا خۆشەویستی حرام بۆ هەردوو ڕەگەز خوای پەروەردگار مطلقاً حرامی کردووە بە دروستکردنی پەیوەندی بۆ
پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام زۆر چۆنەڵی وەصفی گەنجێکی کردووە کە خۆی لە حرام پاراستووە و بۆ هانمانەدا فەرمێ خۆت لە نەزەرێک بپارێزە بۆ ئەسحابێک ئاو ڕیایەوە بە لای ئافرەتێکدا دوای سزای خۆیدا بە شێوەیەکە خی گەورە لە ڕۆژی قیامەتدا تۆڵی لێ نەکاتەوە ئەمانە هەموو چۆنەڵی حکمتێکی تێدایە ژینگە و ئاسەواری خێزان پێکەوەیی ڕێز لێگرتن بەها مەکانەتی ئەم تاکە ئەم خێزانە بەربادەکەم بۆیە بێ حکمت نییە بابەتی بە حرام تێڕوانین بۆ بابەتی سۆزداری و پێکەوەی کچ و کوڕ پێش بابەتی مارە بڕین حکمتێکی تێدایە بۆیە تەنها و تەنها لە بەرژەوەندی تاکەکانە کە ئانی پیرۆزی ئیسلام مابەتەی حرام کردووە باجی زۆریشمان داوە سەرنجام بە بۆنەی اختلاط و تێکەڵاوی پەیوەندی حرام و نەگەیشتن بە مەرامی هەردوو کەسەکە ئیتر ئایا کوڕەکە بێوەفا دەرچوو بە یاخود پێچەوانەکەی جاری وایە سەرنجام ئێمە بە پێ ئەزمموی کارکردنان بە پێبینینی کەیسی ڕۆژانەمان کە کوڕان جاری وایە کوڕان دەست بڕاو کراون کوڕان بە جۆرێک لە جۆرەکان بە تەکنیک و کەیدی ئافرەت زۆر خراپ باجی قورسیان ناوە جاری وایە کچان بە بۆنەی فێڵی ڕەگەزی بەرامبەریانەوە باجێکی زۆر قورسیاندا و سەرنجام سەریان لە زیندان دەرچووە سەریان لە سزای زیندان دەرچووە سەریان لە بێبەهاکردنی کەسایەتی ئەم کەسە دەرچووە بە بەهاکردنی خێزانەکان دەرچووە کەواتە مادەم ئانی پیرۆزی ئیسلامە فەرمێ بێ خۆت لە حرامێک بپارێزی کە نەزەرە چ جای بەرکەوتن چ جای چات و چاتکاری چ جای بۆ نمونە خەندەکردن چ جای چوونە دەرەوە لەگەڵ یا چ جای پەیوەندی دروستکردنی حرام ئەمە بەبێ حکمت نییە بۆیە مژدەیەک هەیە بۆ توێژی گەنج حوت کۆمەڵ هەن لە ژێر باڵ و ڕەحمەتی ئەرشی پەروەردگارە کە خوای گەورە حەشریان دەکات ڕۆژێکی تاقە پڕوکێن و سامناکە و خوا دەفەرمێ وەیەومە یەجعەل الویلدانە شیبا لە سەختی ڕۆژی مەحشەر مناڵ سەر سپی دەکات و ئەو هەموو چاوەڕوانی کە لێرەدا کورتەکەینەوە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام شەفاعەتی عامەکە لە ئادەم تا خاتم لەبەر سەختی ئەو ڕۆژەیە یەکێک لە کۆمەڵانی ژێرباڵ و ڕەحمەتی ئەرشی پەروەردگار ئەو گەنجانن کە ئیماندارن ئاین دۆستن بە ئەمەکن چۆنەڵی ڕەوش پارێزن خێزان پارێزن دین پارێزن لە حرام نزیک نابنەوە کەواتە گەنجێک کە لەبەر خوا گەنجێتی پاراست بێ پاکێتی خۆی پاراست بێ تێکەڵاوی حرام نەبوو بێ لەگەڵ ڕگەزی بەرامبەر بەرکەوتنی نەبوو بێ تووشی سۆزداری و ئەوینداری حرام نەبوو بێ ئەوە خوای گەورە هێنێتە ژێرباڵ و ڕەحمەتی پەروەردگارە و مێژوی ئیسلامیش ئەو بابەتە پشڕاز دەکاتەوە حتا ئێمە شەکانی شوعیب بەنمونە بینینەوە کاتێکە موسایان بینی جوانترین پیا و کە جارێکی دەرخۆر لەسەر جوانێکی وەکو موسا هەڵنای بەڵام بە تەمشی عەلە ئیستیحیاءەوە ڕۆیشتن بە شەرم و حەیاوە ڕۆیشتن ئاوڕیان نەدایەوە بەڵام بەداخەوە جاری وایە کچەکانی ئێمە گەنجەکانی ئێمە لەگەڵ ڕێزمە خۆیان بێبەها ئەکەن خۆیان تاڵان فرۆژەکەن خۆیان هەزان فرۆژەکەن خۆیان چۆنەڵی بەدەستەوە ئەیەن خۆیانەکەنە خۆراکی دەمی گورگە برسیەکان خۆیان زەمینە ئەسازێنن خۆیان ئەو دەرگای پەیوەندی ئەکەنەوە خۆیان جاری وایە داوای خۆشەویستی و هاوڕێتی و چات ناردن و دەرگای ئەو پەیوەندیە ئەکەنەوە ئەمە وا دەکاکەیتر بەهای گەنجێتی و کەسایەتی لەکەدار ببێ بۆیە گەنجە بێ ئەوەندە بە ئیرادە و بەهێز و ڕاوەستاو بێ بزانێت چ مەقام و مەکانەتێکی هەیە ئەو بەهای خۆی پارێزێت تا دەگاتە ئەو حەواڵی کە خوای گەورە بۆی مەسەخەر کردووە زۆر باشەوە کۆزانی مام سەبەدریا کە هەستی مرۆڤەکان بەردەوام گۆڕانکاری بەسەردادێت خۆشەویستی نێوان هاوسەران دەبێت بە هەست بکرێت یاخود بە بڕیاردان بکرێت بەڵێ طبعا دوو کەس کاتێکە ئەچنە پرۆسی هاوسەرگیریەوە زۆر گرنگە بە بنەمایەکی دینی ئەو پرۆسەیە ئەنجام بدەن یەکەم گرنگە ئەم دوو کەسە هەستی هاوسەریان بۆ یەکتری هەبێ هەر کاتێک کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگەی داوە بە مشاهدە و بینینی ئەم دوو کەسە لە سێ کاتی جیاوات سێ جاری مۆڵەت پێداوە لە بینین حتا بۆ نمونە بێ وەسیت هەبێ لە هەندێک دەرخستە وەسیتێگە بێ کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەمەی بۆ ئێمە دەستەبەرکردووە لە ئادابی سیدکردنی کوڕ و کچ بۆ یەکتری وەسیت هەبێ لە دەرخستەی کەسایەتی کەسێک
ڕوخساری کەسێک جەستەی کەسێک جوانی کەسێک چ جای ئەوەی کەسێ جاریش ئەم کەسە ڕێگە پێدراوە بیبینێ بۆ نمونە کەسێکی تر لەگەڵی دابێ لە شوێنێکی گشتیا بێ بەڵام مەفروزە لێرەشدا مەکانەتی کچەکە پارێزرا بێ مەکانەتی کوڕەکە پارێزرا بێ لە شوێنێکی داخراوانە بێ وەسیتێک لەگەڵ یانە هەبێ واتەیەکێک لەگەڵ یانە و اختلاط و حرام دروست نەبێ و ئەم بۆ نمونە سێجار بینینە خۆ بە یەکەم جار چۆنەڵ ئێگاتە لوتکێ قەناعەت کە ئەم کەسە ئەم کوڕە یاخود ئەم کچە هەستی هاوسەری بۆ دروست بۆ کوڕەکە بۆ کچەکە بۆ کوڕەکە دوای هەستی هاوسەری ئێمە دەین شڕوتەکانی تر جێبەجێەکەین بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام باسی لەوە کردو بۆ نمونە هاوکوفیەت ئیمان ئەخلاق ئیمان شتێکی جیاوازە ئەخلاق شتێکی جیاوازە باشە لەن یاخان جەنابەت ئێستا ئەخلاقێکی بەرز و جوانت هەیە لە دینە لە باڵاپۆشیە لە ئەخلاقا لە عیلما لە بڕوانامەیە لە هەموو ئەوانەیە بەڵام من مامەڵی تۆم لا گرنگە سلوکیاتی تۆم لا گرنگە طبیعەتی تۆم لا گرنگە چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەراکەی چۆن مامەڵە لەگەڵ منێکاکەی بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان بەرکەوتنم لەگەڵ تویابێ لە بازارکردنت لە پیشە و کارت لە دەرەوە لە خوێندنت طبیعەت خۆشی کەواتە دین و ئەخلاق توشتی لێک جیاوازن ئەبێ دینی بۆ خۆیەتی ئەخلاق و مامەڵی لەگەڵ ئەو کەسەیە کە بێتە هاوبەشی ژیانی لەگەڵ خەڵکانی ترە بۆی ئەم دوابێ ئاوێتە یەکتر و تەواوکەری یەکتری بن و دینەکەش ئەو ئەفزەلیەتی پێدراوە ئەمە گرنگە ئەم مەرجانە گرنگن بۆیە بازەکرێ ئەبێ کوڕ و کچ پێش قۆناغی هاوسەرگیری بە تەنگ پەروەردەی مناڵەکانیان بن کێ دەکاتە باوکی مناڵەکانی و کێ دەکاتە دایکی مناڵەکانی کە ئەم هەستە هاوسەریە هەبوو بەو پەڕی قەناعەتەوە هەنگاوی نا بۆ پرۆسەی هاوسەرگیری ئەم گەنجە لە حرامەوە نەگلابوو واتە کوڕەکە کچەکە لە حرامەوە نەگلابوو دوای ئەوەی کە خوای پەروەردگار ئەم نیکاحی بۆ ئەوان حەڵال کرد و بێ گەیشتن بێشومار ئەوینداری یەکترە بن بێشومار ئالوودە یەکترە بن بێشومار عاشقی یەکترە بن بێشومار چۆنەڵی بەردەوام ئەم خۆشەویستیە ئەبدەیت و تکرارە بێتەوە لەبەر ئەوەی هەستی تەواوی هاوسەریان بۆ یەکتری هەبووە لەسەر شوڵتە شەرعیەکان ڕێکەوتون بنەما شەرعیەکانیان پێکێناوە عرف و عاداتی کۆمەڵگەیان دەستەبەر کردووە لە حەسەب و نەسەبە لێگۆشاون و لێکەوە نزیکن و شوڕوتەکان لێکەوەن بۆیە ئەگەر ژنون بێت یەکەم جار هەستی هاوسەریان هەبوو لەگەڵ شەرتە دینیەکانە یەکی گرتەوە ئاوێتی یەکترە بن بەردەوامە خۆشەویستی تکرارە بێتەوە بەداخەوە بۆ هەندێک خێزان بۆ هەندێک هاوسەر دوای زەمنێک ژیانکردن دوای زەمنێک پێکەوە بوون دوای زەمنێک بۆ نمونە تەسحیەدان و قوربانیدان و شەو نخۆنی و وەفا بۆ یەکتری دوایی ئەم بابەتە گرنگە لەبارە بن ئەم بابەتە گرنگە بەربادەکەن ئەم بابەتە گرنگە هەڵەوە شێننەوە بۆیە ژن و مێردی ڕەسەن ژن و مێردی ئیماندار ژن و مێردی ئاین دۆست ژن و مێردی بە ئەمەک ژن و مێردێکە بە تەنگ داهاتووی مناڵەکانیەوەنەوە ببن بە ژن و مێردانێکی چاک دوای خۆیان ئەبێ بەردەوام خۆشەویستی ئەوینداری بۆ یەکتر و هەم بە چۆنەڵی بە هەست و سۆز هەمیش بەکردداری ئەم خۆشەویستە لە ناو دڵە هەڵنەقڵێ ئەستەمە بەکردداری بتوانی جێبەجێ بکەیت بۆی بەم خۆشەویستە لە ناو دڵە سەرچاوی گرت بێ بۆ هاوسەرەکان گەورەیشە بۆ هاوسەرێک ژنێک یا پیاوێک کە لە دڵە محبەتی خۆشەویستی بە هاوسەرەکەی نەبێ بە هەڕێ بۆ نمونە تەکنیکێک هاوسەرگیریەکەی پێکێنابێ بەڵام تەمثیلێکی ناڕاست دەکا ڕێزی لە ئەگرێ خۆشەویستی بۆ دەرە ڕەمافەکانی بۆ دەستەبەرەکە سنووری خێزانداریە پارێزی مەش گەورەیە بۆ ئەو کەسە بۆیە لە شریعەتی ئیسلامە ڕێگە پێدراوە ئەگەر ئافرەتێک هەستونەستی بۆ هاوسەرەکەی نەبێ بە هەر شتێک بێ یا پێچەوانەکەی ئەتوانێت تەمثیلێکی ناڕاستکە تاوەکو خێزانەکەی پارێزە و لە دەوری یەکتر کۆ ببنەوە. زۆر باشە دادە بەدرێکێکی لەو کێشانی کە لە کۆمەلگای ئێمەدای حتمما جنابیش ئاگاداری دایک و باوکان گیرۆدەی بوونی ئەم پەیوەندی ناشەرعیە لە مەکتەبە لە زانکۆیە یانی زۆرجار دایکەکە بە کچەکەی ئەزانیان کوڕەکەی بە هەمان شێوە ئەستەکە تەلەفۆنەکە ئەستەکە زۆر مەسیجەنەشت ئەستەکە تا درنگانێک ناخەوێ چی بکرێ بۆی ڕێگری بکرێ لەمە سپاس بۆ خۆیانی کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵێک دەرس و دەوری زۆر باش دەستگای ڕۆژبیری زۆر باشن لە کۆمەڵگای ئێمەیە تا چەند هاندانێکی باشە دایکان و باوکە خێزانەکان گەنجەکانی لە تەنوێنێکی ڕاحقیە ئەگەر خۆی مەجای نییە دەرفەتی نییە پەروەردەی ینی پەروەردەیەکی بکەیان زۆرجار شەرمێگەیە نازان بۆ جۆرەیە دایک و باوک مناڵەکەی دانانیش محاسبەیەکی بکەیانی پەروەردەی کێشە و گرفتێکی بۆ چارەسەر بکە تا چەند گرنگە ئەگەر ئەوە نەکرا ئەم دەستگایانە ئەم ڕێکخراوانە ئەم شوێنانە هەبێت
زیاتر هاوکاری لە پەروەردەکردنیدا. کاک دانیار ئەم بابەتە تەنها لە زانکۆ پەیمانگەکان و خوێندنگەکانانین توانم بڵێ من بابەتە شۆڕ بۆتەوە بۆ تەواوی جمگەکانی کۆمەلگا بۆیە بێدایک و باوک زۆر وشیار بن و تەکنیکی زۆر گرنگ بەکاربێن بۆ تۆعیە و تربیەی مناڵەکانیان و نابێ دایک و باوک شەرمنانە تۆعیە و تربیە مناڵەکەی بکە قەیچێکە بە سنەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام ئەژنۆکان بە ئەژنۆکانی و بنووسێنێ چاوی لە چاوی بڕوانێ خەندەی بەرامبەر بکە دەستەواژەی جوامەکاربێنە دەست کاتە ناو دەستی پشتیوانی بۆ نیشان بدا کێشە و گرفتەکانی بۆ چارەسەرکە ئیتر خۆمە ئینسانە مرۆڤە مەلایکەت نییە ڕوبەڕووی هەڵا خەتە تاوان هەر شتێکە بێتەوە دایکە بێ حەکیم بێ عەڵیم بێ دانا بێ وریا بێ لێزان بێ بزانێت چۆن مدارات و مامەڵە لەگەڵ قۆناغە جیاوازەکانی مناڵەکانیەکە مناڵ قۆناغبەندی هەیە گەنجە هەرزەکارە مێرمنداڵە ژیانێکی دون قەراردانە هەموو ئەمانە بێ بزانێت لەگەڵ ئەم قۆناغانەدا چۆن مامەڵەیەکە ئەم قۆناغە هەستیارەکانی بۆ نمونە 11 ساڵە تا 13 ساڵ زۆر چۆنەڵی حاڵەتێکی ئەستیار و تاقەپڕووکێنە بۆ دایک و باوەگە بێ زۆر وریابێ باشە لە 13 ساڵیەوە بۆ 16 ساڵی دیسانە و بابەتەکە قورسترە و ئیتر لە 16 وردە بابەتی چۆنەڵی مناڵ کەسبکردن و پەروەردە سەهلترە بێ و ئاسانتر بێ و ئەتوانێ بەدڵی خۆی پەروەردەی بکە ئێژە بەخوای پەروەردگار هێز و توانای پێبەخشی ئازایەتی هیچ یەکێک لە ئێمە نییە کە مناڵەکانمان سەلامەت بن ئەو بەرەکەتی پەروەردگارە بەڵام خوای گەورەش بەرچاوڕوونی پێداوین فکرەی پێداوین دینی بۆ ناردوین ئەنوا بۆ نمونە ئەلحەمدوللا دەرچە هەیە بتوانین مناڵەکانمانی تێدا پەروەردە بکەین بۆیە کاک دانیارگیان بابەتی سۆزداری جاری وایە لە کۆڵانێکە ڕوئەدا لە جیرانێکە ڕوئەدا لە میوانداریەکە ڕوئەدا لە ناو خزم و کەسوکارە ڕوئەدا لە سەیرانێکە ڕوئەدا لە دۆمینەکردن و تاڵە و یاریکردنی خزمان بە دڵسافی دڵپاکیەوە ڕوئەدا لەگەڵ ڕەگەزی بەرامبەر لە حەفلە و بۆنەکان و هەڵپەڕین و بەرکەوتنە ڕوئەدا لەمانەوە لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانە ڕوئەدا هەموو ئەمانە هەن وەزائیدەن ئەوەی جەنابەت باسیەکەی بابەتی خوێندنگە و زانکۆ پەیمانگاکان ئێمە وەک ڕێکخراوە ئیسلامیەکان وەک بۆ نمونە ناوەندە پەروەردەیەکان ڕۆڵی زۆر ڕەها و بەرچاومان هەبووە لە تەواوی لقەکانی خوشکان لە تەواوی بۆ نمونە ئەنجومەنەکانی خوشکان ئێمە هەموو ساڵێکی خوێندن وشیاری دەدەین بە دایکان لە کۆڕ لە سیمینارات لە خولی جۆرا و جۆر لە بۆ نمونە کۆڕی مانگانە وشیاری ئەدەین دەستپێکی خوێندن بەردەوام تەنها ڕێکخرا خێرخوازیەکانمان بۆ ئێمە ڕێکخراوی سۆوێت چاوانمان هەیە بەردەوام لە وەرزی خوێندنە دایکان کۆکرێنەوە چۆن مناڵەکانیان ئاراستەی خوێندنگەکەن ئەمانە هەموو گرنگن بۆیە لە کاتی دەستپێکی خوێندنە ڕێکخراوە ئیسلامیەکان بەردەوام کۆڕ و سیمیناراتیانە بێ مەفروزە دایکان و باوکان ئەگەر بۆ نمونە ناتوانن زەبط و ڕەبتی مناڵەکانیان بکەن یا ئەوکو جەنابتان فەرموودان شەرمنانە پەروەردەیانەکەن ئاراستەی و شوێنانیان کەن دڵنیا بن سەلامە دەبن بۆیە گرنگە ناوەندە پەروەردەیەکان ڕێکخراوە ئیسلامیەکان ئەنجومەنە چۆنەڵی پەروەردەیەکانی خوشکان هەموو ئەمانە ڕۆڵی بەرچاویانەوە توانی نەکتەن هایەمەتەن ڕەگەزی ئافرەدەوە تەنانەت برایانی شەر پێویستیان پێیانە ئەوانیش بە هەمان ستایل و تەکنیک کاری پەروەردەیی و ئەسپی خۆیان تاوداوە لەو مەیدانەدا بۆیە ئەگەر ئێمە دەرەقەتی ئەم ڕووداوە سەریعانە نەبین ڕووداوەکانی ڕۆژن بیر بکەوتەکان نەبین لا ڕێبوونی مناڵەکان نەبین ئەبێ ئێمە هەوڵ بدەین کە بە جۆرێک لە جۆرەکان هەموو غەممان ئەو بێ مناڵەکانمان ئاراستی ئەو شوێنە پەروەردە قورئانیانە بکەین تاوەکو پەروەردە بن بە پەروەردەیەکی ئیمانی و ئەخلاقی و قورئانی تەنها ئیلەتی سۆزداری نییە کاک دانیار لەنیاخان ئیلەتی ترمان هەیە کاک ئێستا ئێمە بەپێی ئەزمموی کارکردن و سیمیناراتیەک لە دوایەکمان بۆ قوتابخانەکان بینین بەداخەوە زۆرێک لە مناڵک لە مامۆستاکان هاواریان لە هێستاوە لەسەر بێگوێیی گەنجان لەسەر حساب نەکردنی گەنجان بۆ مامۆستا لەسەر گرنگی نەدانی گەنجان بە خوێندنگە و بابەتە منهەجیەکانیان وە لەگەڵ ئەوەدا مبتەلابوون بە جگەرەکێشان مبتەلابوون بە بابەتی ڤەیپ و ئەمانە مبتەلابوون بە نێرگەلەکێشان حتا ئێمە بەپێی کارکردنمان لەم تازە بە تازە هەڵمیلی هەڵەستێمە بە دووادا چوونمان بۆ یەکێک قوتابخانەکانی ئەم شارە کردو بەداخەوە سایق پاسێک دەوری خراپی بینیوە لە دابشکردنی موادی هۆشبەر و ئەلحەمدا گەیشت بە سزای خۆی بەڵام ئەبێ دایک و باوکیش وشیار بن لەوەی کاتێک مناڵەکەی دەسپێرێ بە لەگەڵ ڕێز و حرمەتی تەواوم بە هەموو شۆفێرێک بە هەموو سایق پاسێک بە هەموو سایق تەکسیەک بەڵام بەڕاستی ئێمە ئەوە ناگەێنێمە بەڕەهایی ئاراستی ئەوانی کەین دەبێ مناڵەکە تەوعیەکەی بزانی چۆن مامەڵە لەگەڵ سایق پاسەکە ئەکە کات و چی پێکە چۆن مامەڵە لەگەڵ سایق تەکسیەکە ئەکە کات و چی پێکە چۆن مامەڵە لەگەڵ فرۆژگا و حانوتی قوتابخانەکەیەکە کە مامەڵەی لەگەڵاکە چۆن لەگەڵ مامۆستایە کە پیا و ڕەگەزی بەرامبەرێتی مامەڵەی لەگەڵاکە
و پێچەوانەکەشی دایک دەبێ وشیار بێ تاوەکو مناڵەکەی نەبێتە سوتەمەنی ئەگەر خۆشی دەرەقەت نەهات دیسپێرە بۆ شوێنانەی کە سەلامەتن خوا بەڵێنی داوە ئەو شوێنی سەلامەتیە و خوای گەورە سەلامەتیانەکات. ماسا بەدرێ ساڵانە بینیمانە لەم ڕۆژەدا کە بە ڕۆژی ڤالانتاین لەناو خەڵکدا ناودارەوە خەڵکیش لەوانەی هەنێکیان ئەوەی کە دوور لە دینە زۆر گرنگی پێ بدات و چەنەها ملیار دینار وەروەها دیاری گەورە بۆ کەسە بکرێت کە ئەوێ خۆشەویستی خۆی بۆ دەرببرێت. ئایا بوونی ئەم جۆرە ڕۆژانە و دیاریکردنی ئەم ڕۆژە جیهانیانە لەلایەن ڕۆژ ئاواوە زۆر جار بۆ مارکێتینێکی بازرگانی بوونی نییە بۆ ئەوەی کە خەڵکی لەم ڕۆژەدا ڕووبکەنە کڕنی دیاری گرانبەها و پارێکی زۆر سەرف بکەن و مەش بۆ لانی بازرگانی خۆیان باشتر بێت. بەتەکیدا هەر عادەتەن هەر ئیلەتێک هات وڵاتی ئێمە لە ڕۆژ ئاوە هات بێگومان بەلەوەی کەیتر ئەوێ بۆ نمونە ئیلەتێک دەردێکی کوشندا تووشی کۆمەڵگەکەی ئێمە بکە تووشی خێزانەکانی ئێمە بکە تووشی تاکەکانی ئێمە بکە. بەتەکی دەم بابەتە بۆتە بابەتی بە بازرگانی کردن و ئەمڕۆ پێدەچێ خەڵکێک بە کولفەیەکی زۆر خەرجێک خاتە سەرشانی خۆی و بۆ نمونە ئێمە ڕێزمان هەیە بۆ خۆم خاوەن پیشەیەک و گوڵفرۆشیە کار شتێکە بە تەکنیکی خۆی کاری خۆی ئینشاڵڵا کارەکەی ئەو ئومێ دەکەن پیرۆز بێ و حرامی تێکەڵەوی حرامیشی تێگەمەکە ئەو خاوەن پیشەیەەکە بەڵام ئەوەی کە بۆ نمونە کڕیاری فرۆشیارەکەیە بەرپرسە لە ئاس ئەو پارە خاڵی جەنابەت باسیەکەی بەڕای من ئەگەر ئینسان یەک درهەمێک بەناڕەوە بەناشەرعی سەرف بکە خوای پەروەردگار ڕای ئەگرێ چۆکم بەڕاستی یەکەم ئیجراعات و منزڵگە و داخڵبوونی گۆڕ کە یەکەم هەوارگەمانە خوای پەروەردگار لێمانە پرسێ ئەو داهات و ماڵی هەمان بوو لە پێناوی چیدا سەرفمان کرێ وڵامان بێ بڵێن لە پێناوی خۆشەویستەکەمان لە پێناوی ڕۆژی ڤالانتاینە لە پێناوی دەستدەبەرکردنی چەپکە گوڵی چەند $100 بۆ کەسی بەرامبەرمان لە بەرامبەری ئەوە داوەرە بۆ نمونە تەکنیکی تر بەکاربێنە وەرە لە ڕۆژی ڤالانتاینە تۆ خێزان سازی بۆ خۆت هەڵبژێرەوە لە ڕۆژی ڤالانتاینە وشیاری بۆ گەنجەکان هەڵبژێرەوە لە ڕۆژی ڤالانتاینە جائیزەیەکی مەڵتوی پەروەردەیی وشیاری بکەرەوە لە خەتەعەکان لە زیانەکانی خۆشەویستی حرام لە نرگەرەکێشان لە جگەرەکێشان لە شتێک لەم بابەتانە وەرە یا نامیلکێکی بە سوودی پێشکەشکە بە ئەو ڕۆژە ڕۆژێکی جەوهەری بێ و بە ئەو مادە و دارایی کە سەرفی شەکەی لە ڕۆژی قیامەتدا پاداشتی لەسەر وەربگیری چۆکم هەر درهەمێک ئینسانەکان سەرفی بکەن بەڕاستی لە ڕۆژی قیامەتدا بە تایبەتی ئەوانەی ئەهلی دین و ئیماندارن و خوان بە مسلمان نەزان و لە ئێمە زیاتر ناوی خوا پێغەمبەری خوا و مسلمانیەتی نیشانەدەن بەرپرسیارەتی ئینسان پارەیەک سەرفکە کە پێچەوانەی شەرع و عرف و عاداتی کۆمەلگای بێ لەسەری بەرپرسیارە بەڵێن بابەتە بە بازارکردنە بەڵێ لە خشتەبردننی گەنجانمانە بەڵێ باریسکردنی بابەتەکەیە لە حەڵاڵە بۆ حرام بەڵێ وا دەکەن کە گەنجەکانمان بەرباد بکەن خەسارت بند بکەن بۆیە دەبێ ئێمە زۆر لەوە چاوتیشتر بین ڕۆشن فکرتر بین گەنجەکانیشمان عاقڵتر و ژیرتر و ڕۆشن بیرانەتر بۆ بابەتەکە بڕوان. لە ڕابردوودا جەنابەت بەرگریکارێکی سەختی مافی مرۆڤ و حەق و لەبەری چەساوان و زڵوم لێکراوان بووی پێنەدانی موچە و یعنی زۆر شتی دی کە بابەتی سیاسی و پێدوانیە کۆمەلگای ئێمە ینی بەقەدەر ئەوە کە حەق و مافی خۆیەتی موچە و غەدر لێکردنی ئاو و کارەبا و ئەم شتانە بەقەدەر ئەوە کۆمەلگای ئەمە پێویستیشی بەم سلوکە جوانە پێدانی ئەخلاقی جوان هەیە پێدانی وی کە خێزان تەبابێ خێزان هەڵەوەشێتەوە مناڵەکەی تەوەلانە بێ لێی کچەکەی بە هەمان شێوە ئەمەش ینی هاوشانی ئەو بابەتانە گرنگ نییە بۆ کۆمەلگای ئێمە بەتەکیت ئەم قەیرانێک لە دوایەکانی کە بەروکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە ئومێ دەکەین خوای گەورە وڵات و خاک و نیشتیمانمان پارێزێ ئومێ دەکەین هیچ دەستێکی ناحەز و بێگانەی پێنەگا ئومێ دەکەین وڵاتمان کە ئازادیەکی بەدەستهێناوە ئەو ئازادیە بەردەوام بێ خوا دڵی حکومڕانان و دەسەڵاتداران نەرم کات کە ئاوڕێک لە هەژاران و نەداران و خەڵکی بەشمێنەتی هەرێمی کوردستان بدەنەوە کە چەند طبقەی هەژار هەیە لە هەرێمی کوردستانە چەند جیل هەیە لە هەرێمی کوردستانە چەند خەڵکی خاوەن ماف بێ ماف کراوە و چەند کەسی خاوەن پیشە و فەرمانبەر دەستی خراوەتە بینە قاقای کە قوتەکەیەتی ئەمە جێگەی داخ و جێگەی هەڵوێستە لەسەرکردن ئومێ دەکەین ئینشاءڵڵا ئەم ناڕەحەتی قەیرانێک لە دوایەکانە کۆتایی پێبێ بەڵام کاکدانێت لەگەڵ هەموو ئەم قەیرانێک لە دوایەکانە هیچی ناگا بە قەیرانی هاڕەپێکردنی خێزان
هەڵۆشانەوەی خێزان، هاڕەپێکردنی کەسایەتی گەنج، هاڕەپێکردنی چۆنەڵی لە تاوانەوە گلانی مناڵ، ئەبێ هەمیشە دوعا ئەوە بکەین خوای پەروەردگار لێت ئەپاڕێنەوە بە موسیبەتی دین مناڵەکانمان، ڕۆڵەکانمان، جگەر گۆشەکانمان تاقی نەکەیتەوە و خێزانەکانمان بەرەو هەڵۆشانەوە نەڕۆ. بەدریە قوسم بیتێ لەوانەیە باوکێک دایکێک مناڵەکەی هەڵەیەکی کردبێ بە چەند ڕۆژ گریا بێ خەفەتی خواردبێ بۆی کە ئەو شتەی کردووە، بەڵام قەت دەگریا بۆ پێنەدانی موچەکەی بۆ نامەتیەکانی ژیانی تری بەس ئەوەندە ئەمە خەفەتی پێیاوە ئامادەنیە چۆکدا با بۆ یەکێک لەوانە مەبدەئی ناگۆڕێ، کەسایەتی ناگۆڕێ، ئەخلاقیاتی ناگۆڕێ، پەروەردەی ناگۆڕێ، مناڵی ئامادەیە گیانی خۆی بەختکە بەس مناڵەکەی بەرەو لا ڕێبوون و خراپبوون نەڕوا بەڵێ کاردانیا ئێمە بەکەی ئیسلامانە جاروە هەبووە گریانی باوکێک هەست و سۆزی باوکێک وای لە ئێمە کردووە کە چەند ڕۆژێک لەگەڵیدا لەسەر خەت بین، گریانی باوکێک وای لە ئێمە کردووە کە هەوڵی جدی بگەین چەند پارێزەری خۆبەخش و چەند جا لە دەرگای بۆ نمونە لایانی پەیوەندیدار بدەین تا ئەوکو بابەتەکە هێور ببێتەوە، گریانی برایەکی بە هەست و سۆز، خوشکێکی بە هەست و سۆز، دایکێک کە هاڕێی پێکراوە ینی کە لە دەرگای ئێمەی داوە کە ئێمە بە عاملێکی خێرزانی و بۆیە ئێمە هەمیشە پردی پەیوەندی بوون و هەوڵمان داوە ئەو ئازارە قوڵە ساڕێشکەین، ئەو برینە قوڵە ساڕێشکەین، ئەویش بە تەوعیە و بە تربیە و بە باگراوەندی دینی و دروستکردنی مەبدەیەک کە بەڕاستی هەر کەسێک کە خاوەنی مەبدە و عەقیدەیەکی پۆڵاین بێ ئینشاءالله ئەگەر هەڵەی بچووکیشی کرد لە هەڵی گەورەوە ناگرێ، لە تاوانی گەورەوە ناگرێ، کەتنی گەورە ناکە، قەتڵ ناکە، زینا ناکە، بەکارێنی موادی هۆشبەرنی هیچ یەکێک لەوانە ڕوبەڕووی نابێتەوە. بۆیە بەڵێ قەیرانی یەک لە دوایەکەی بەڵام پێچی ناگادا قەیرانی ڕووخاندنی مرۆڤایەتی و کەسایەتی لە وتاری ساڵانەی ئەمریکادا ساڵی پار سەرۆکی ئەمریکا لە 11 خاڵی چۆنەڵی وتاری ساڵانەی دایکێک لەوانە وتی ئێمە خێزانمان هاڕێی پێکراوە، گرنگە ئێمە هەوڵ بدەین خێزان ئەبدەیتکەنەوە، خێزان دروستکەنەوە وەچە بخەینەوە. ئەو لە ڕۆژ ئاوا هەستی پێکردو بەڵام ئێمە بەداخە و خەریکین دێین تەکنیک و تەقلیدی ڕۆژ ئاوا لە خێزان وڵات ماڵەکانمانە دەستەبرەکەین. بۆ ئێمە ئەگەر ئینشاءالله وەکو خێزانانێکی ڕەسەن هەوڵ بدەین دەست بە پیرۆزیەکانەوە بگرین، بە پێوەری شەرعی مامەڵە بکەین، شەرع لە ژیانی خۆمانە پیادە بکەین، عرف و عاداتە جوانەکەی کۆمەڵگای خۆمان دەستەبەر بکەین ئینشاءالله خێزانەکان لە هەڵۆشانەوە ڕزگارەکەین و مناڵەکان گەنجەکان کوڕکچەکانمان لە بەربادبوون و لا ڕێبوون و خراپبوون ئینشاءالله پارێزی ئینشاءالله. مامۆستا بەدریا لەوانەیە بۆ ئەمجیلی ئێستا تۆزێک ئاسایی بێ دەربڕینی خۆشەویستی و شازەکانی دەربڕینی خۆشەویستی زیاتر بزانن و شارەزایان هەبێت، بەڵام بۆ جیلی پێشتر لەوانەیە شەرم و حایەکی زیاتر لە نێوانیاندابوونی هەبێت و دەربڕینی خۆشەویستی زۆر جیاوازتر بوو. ئایا دەربڕینی خۆشەویستی تەنها بە کڕینی دیاری دەکرێت بۆ کەسی بەرامبەر دەری ببڕین یاخود بە شێوازی دیکەشمان زۆر و بە تەنها ئەوەی کە سپاسێکی بکەین ئەمەش دەربڕینی خۆشەویستی بۆ کەسی بەرامبەر پەیوەندی سۆزداریەکەیە پرسیارەکەی بۆ هاوسەران بۆ هاوسەران ئێمە دیسانە گەڕێنەوە بۆ پێشین و ئەگەڕێنەوە پێغەمبەری سەرور عەلەیهی سەڵات و سەلام و ئەگەڕێنەوە بۆ ئەسحاب و ئەگەڕێنەوە بۆ خەلیفە یەک لە دوایەکەکان و ئەگەڕێنەوە بۆ ئەبابەکر چەند نەرم و حەلیم بووە و ئەگەڕێنەوە بۆ فرمودەکان هەر یەکێک لە ئێمە ژیانی بەڕازێنێتەوە بە فرمود بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام لە هیچ شتێک جێنامێنێ، لە هیچ شتێک بەکی ناکەوێت، لە هیچ شتێک قەتیز نابێت، لە هیچ شتێکیش پەشیمان نابێت. بۆیە ئەگەر بگەڕێنە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام چەند مامەڵەی لەگەڵ خێزانەکانی کردووە، نەفەقە پێدان، هەست و نەزڕاگرتن، وەشتێک دەکا ئافرەتان پارێزن کە لە شوشە ناسکترن، هەست و سۆز دەربڕین، لاواندنەوە، حساب بۆکردن، هاوکاریکردن، جائزە پێدان و جائزە پێدان شەرت نییە هەر شتێکی زەبەلاح بێ وانە و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات و سەلام هەموو چوونە درەوەیەک و هاتنەوەیەک نێوچەوانی خێزانەکانی ماچ کردو. ئەمە ڕۆمانسیەت نەبوو لە پێغەمبەر عەلەیهی سەڵام بۆ خێزانەکانی. بۆیە نابێ هاوسەرەکان شەرمنانە خۆشەویستی دەرببڕن، نابێ پێ ئەی بێ کاتێک ئەویندارە بۆ هاوسەرەکەی، نابێ خێزانەکەی پێی شەرم بێ بە وشەی گیان
وشەی هەناسەکەم بۆ حرامێک بە ئیختلاات ئەی بە ئایڵێ بۆ ئێمە پێمان شەرم بێ وشێ ئەویندارانە بە هاوسەرەکانمان دەربڕین بەخێر بۆ خندەیەک سەدەقەیە دەریتەوە فەرمووی ئەلفازێکی جوان سەدەقەیە ڕێزێگرتن سەدەقەیە بۆ هەردوولا بۆیە ئەوەی جەنابە دەفەرمووی شەرت نییە من هەر بۆ نمونە مکافە بکرێم هەر اینجا کاردانەوەم هەبێنا من مەبدەئیەن هاوسەرەکەی خۆم خۆشە لێ بەرەوەی چترمە مەوامە چۆنەڵی هێزمە خۆشەویستمە پشتیوانمە پەروەردەکارمە تەواوی کاکانی ژیانم کەمترین ژیانم لە ماڵە باوکە زۆرترین لە ماڵە هاوسەرەکەی بۆیە دەبێ شەرمنانە هەست و سۆز دەربڕین دەرنەبڕدرێ بە پێچانە مناڵم پێچێ گەنجەکانی ئێستا تۆزێک بێ ئەزمون بن هەر شتەکانیان گڕوکفێکی یاغاتی بێ بەس ئەو تەمەنی ئێمە و جیلی ئێمە الحەمدولیلا چکم دین پەروەردەی کردوین بە شانازیەوە لە هەموو مەجالیسێکە پێمان شانازیەکە بۆ نمونە ئەویندارانە هەست و سۆز دەربڕین لەسەر ئەو جائیزەی جەنابەت پێم خۆشە شتێکی خۆشتان بۆ بگێڕمەوە من 9 ساڵ لەگەڵ خەسووی خەسووما ژیاوم ئافرەتێکی مستەقەفەی دینداری شەو نوێشکەری خاوەن مەبدە و چۆنەڵی ئیسلام دۆز بوو هاوسەرگیری لەکوێوە کردوێ لە ڕۆژهەڵاتەوە بۆ عێراق دابڕانێکی زۆر بەبوونی جەنگی ئێران عێراقەوە لە بینی کە سوکاری ڕوەدا بۆیە زۆر ئەوینداری کە سوکاری ئەبێ ناگات پێیان نازانە بە چ ئەدا و سەدایەک دەست و دەمی پیان بگە نە ئەتوانە بڕوانە نامەیەکیشیان پێگە دوای زەمنێکی زۆر یەکێک لە خۆشەویستەکانی لە ڕۆژهەڵاتەوە دێ بۆ میوانداری ئەم نەبوو نەدار حیسارێکی قوڵ خێزانی زۆری هەبووە هەڵستی یەک دەنک مێخەک یەک دەن کە شقارتە لەگەڵ یەک کڵۆشە کرد ئەکاتە ناو کیسێکەوە ئەی پێچێ و ئەی نێرێتەوە بۆ کێ بۆ ڕۆژهەڵات بۆ کەسەکانی ئەمە چی دەرەبڕێ لێمە پرسی جاها عادەتەن ئەو دنیا دیدانە لە خوانەوە شتی خۆشیان لە چیرۆک و سەرگوزشتە ئەمانە وتی لەبەرێ ئازارم زۆر چەشتووە دەمکەش قارتەکەواتەوەکو ئەو دەمکەش قارتە دڵم ئەگڕێ بۆتان باشە ئەو دەمکە کڵۆشەکەی کەناردوومەکو ئەو شەکرە شیرینن لەلام ئەو دەنکە مێخەکەی کەناردوومەکو ئەو دەنکە مێخەکە بۆندارن لەلام بۆیە ئێمەش خۆشەویستی هاوسەرایەتی بە هەدیەی زەبەلاح و بە مفاجعەی ماشێن و سیارە و ئاڵتون و دەفتەرە دۆلار گرێ نادەین نا ئێمە خۆشەویستیەکەمان ڕاستەقینەیە هەڵقوڵاوی دڵێکی پڕ لە ئیمانە و دینیش بە یەکۆکۆی کردوونە و پارێزگاری لە خۆشەویستیەکەین تاوەکو ژیانمان پێکەوە بێت کەس خۆش بە سپاس بۆ بەدرێ ئیسماعیل چالاکوانی مافەکانی ئافرەتان کە لەگەڵمانە خۆش بێ لەشتان ساخ بێ